سلااوڕێ ساوڕێیان هیوادارم باش بن، سەلامەت بێن، تەندروست بێن لە هەر شوێنێکی دنیا هەن. لەم کورتە لایڤە زۆر بە خێرایی وەڵامی چەند پرسیارێک دەدەینەوە، باسی گرنگی ئەو دۆسیە یاسایی ئەمریکاش دەکەین. لەبەر چ گرینگە تاوەکو ئێستا هاوشیوەی هەبوو یاخود نەیبوو. هاوڕێیان زۆر جار گوێبیستی ئەوەی دەبین لەولا ینی کۆمەڵە خەڵکانێک هەن بەڕاستی نەبوێری ئەوەیان هەیە خۆیان لەو شێوازە کارکردنە بدەن، نەدەتوانن بەو شێوازە کار بکەن لە پەناوەی کە ناوێنە جۆرە شێوازە کارانە بکەن، ترسیان هەیە، دەترسێن لە پێناوەوەی مەعەبایەکی پارتی بکەن یان بستنەوە کوردستان بەشەکەوانەی لە ئەوروپانە دێن ڕەخنەما لێ دەگرن. ڕەخنەکانیشان زۆر ناواقعیە، ڕەخنەی واقعی لەسەر تەپڵی سەرمان زۆر ئاسایە. بەنمونە هەر لەو پەیجەی ئێستا کە هەمە قسەی تێدا دەکەم، کابرایەک نووسیتی دەرە قسەکانتان هەموو درۆ دەرچوو. باشە کاکە ئەمن باسی کەسێک دەکەم کە ڕاوێژکاری یاسایی 3 سەرۆک کۆماری بووە لە ئەمریکای، لەگەر 6 سەرۆک کۆماریش ئیشی کردیە. هەر ئەو کابرایە نوێنەری ئەمریکا بووە لە ناتۆ لە بۆ گفتوگویەکە، زیاتر لە 100 وڵات لە دۆسیە تایبەت نوێنەرایەتی ئەمریکا کردیە. بەدەنگ و ڕەنگی خۆی دێ قسەی دەکا دەرێت دۆسیەی شنگال بەڵگەی تەواومان لە دەستدایە پارتی دیموکراتی کوردستان تاوانباری سەرەکیە. کابراتی لە کۆمێلۆمە دەنووسی دەرێت درۆ دەکەی، های دەماخ مێشکت بینەوە سەرەخۆت. ئێوە قسەی من نییە، قسەی کابرایەکی ئەو هەموو پلەی هەبووە لە کەناڵەش قسەی دەکا کە کەناڵی ڕسمی دەوڵەتی ئەمریکای، حکوومەتی ئەمریکای، کە زیاتر لە 50 زمان بە هەمان کەناڵ ناویانێ وجودیان هەیە. هەر ئەو راپۆرتی ئەمن دامنایە بە 50 زمان دەتانی بیبینی. پێش ئەوەی بڵاو بکرێتەوە ئەو راپۆرتە، وەزارەت خارجی وشە بە وشەی تەحقیق دەکە، ئەوجە بڵاو دەکرێتەوە. کەچی کاتیشم هەتی لەو من دەرێت درۆی دەکەی. جامە خەمیەوەم نییە، ئەو کابرای هیچ کێشەی نییە لەبەرەوەی عەقڵی تێگەیشتنی ئاوایە. بەڵام خەڵکێک دەبینم خۆت پێ ڕۆژنامە نووسە. مەسرور بارزانی چیتە ئەمریکای چاوپێکەوتنی کردی لەگە وەزیر خارجی، تڕ بەنامە لۆ من دەنێری، خۆی پێگاس ڕۆژنامە نووسی سەرگەورەی ئەوەن دەشا ئەوە لۆ نەگیرە ئێکورهای مێشک ئەتو خۆ لە من باشە دەزانین ڕۆژنامە نووسی بە حیساب تێگەویشتی لە ئەمریکای دیبلۆماسیات شتە چکەیە، دادگا و یاسا شتە چکەیە. هەر هەمان کابرا باش دەزانی لە من و لە تو زیاتر دۆنالد ترامپ مانگێک پێش ئێستا دۆسیێکی یاسایی دۆڕات لە مەحکەمەی غەرامە کرا. ئێستا دۆسیێکی کەشی لەسەرە بۆ کاندیدیشە لە بۆ سەرۆکی ئەمریکای. ئەیلۆ دۆنالد ترامپیان نەگرت جەلاب، ئەیلۆ بیر ناکەیەوە. باشە چۆن لێکدانەوەت نەکرد لە بۆ ئەوەی چێناری وەکو سەرۆکی ئەفغانستان بانجیان کردی و پشتە ملی دەگرن ئاخر ئینزاریان دایت. دوو لە دیبلۆماسی شتێکی جیاوازە، دەچی بانگێشتی دەکەن. پێشتر ئەمە بڵاومان کرد و بانگێشتیان نەکرد بوون. لە داڤۆس سکرتێری وەزیر خارجی دیتیە داوای لێکردی چاوپێکەوتنەشی لۆ ڕێک بێخ. چاوپێکەوتنەکە 10 دەقە بووە و هیچ کەناڵە قسەی دەکەم لە مێشکتان بیها، هیچ کەناڵەکی ڕاگەیاندن نەیتوانیوە بستە ژوورێ بە کەناڵەکانی ئەمریکاش، تەنها بە خۆیان بەسییان کردی، ئەوان لە بەسەکەیان وەگرتیە. ئەوەی لە کوردستان 24 دەتان دیت، ئەوە کوردستان 24 نەبوو مایکۆ چوو بیتە ژۆرێ، ئاوانیە چاوپێکەوتنی ڕاستەوخۆ بیگواستەوە. ئەوە بەسی ڕاستەوخۆی ناو وەزارەت خارجی ئەوان دەچن لە بەسەر ڕاستەوخۆیەکەوە، یعنی من چمافمان هەبوو. پاشان هاوڕێیان یعنی ئینسان زۆر گرینگە بیر لەوەی بکاتەوە یان ئەوە هەڵبسەنجێنیتن چۆن گروپەکی کورد توانیان قەنەعات بە گروپەکی باڵای سیاسی لە ئەمریکا لە کابینەکانی پێشتر ئێستاش ینی ئەوانەی کە لە ناو
دۆسیە سکاڵایەکە نەشان بەشانی کۆمەڵە کورد ڕاوەستانیە لە ناو ئەوانە مەچی ئامێدی و دەستگای تەفدا پرێس بڕواو کە پارتی و یەکێتی خەون دەبینن یەک چاوپێکەوتنیان لەگەر بکە یەک علاقەیان لە بە ملیۆن سەرف دەکەن علاقەیان لەگەریان هەبیتن کەچی ئەوان هاتینە لەگەر کۆمەڵە خەڵک کە ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینی ئەو دەسەڵاتەینە لە تەنیشتیان دەڕۆن هاوکاریان دەبن بەگەریان دەکەون دەچن دۆسێکی 327 لاپەڕەیی پڕ لە بەڵگا دژی ئەو دەسەڵاتە چەتەی کوردایەتی کە بنە ماڵی بارزانی ڕەقەمیەکیانە دەدەنە دادگا لە چ دادگایەکیش دادگای هیچ وڵایەتێکی ئەمریکای نا دادگای فیدرالی ئەمریکا لەبەر چ ئەوە گرینگە ئەو جملەیە دادگای فیدرالی ئەمریکا لەبەرەوەی ئەمریکا یاسایەکیەیە ئەگەر لە دادگای ویلایەتەکان شکایەتت بکردبایە هەموو ئەوانەی کە هەڵگەری گرین کارت نینە جنسی ئەمریکینە بە ئاسانی تیان دەتەقان هەر جوابیشیان نەدا بەڵام کە دەچێتە دادگای فیدرالی واشنتۆن نەزانی مانای چییە مانای ئەوەیە هەر کەسێک تۆمەتەکانی بەسەردا ساغوە تۆ لە دادگای حکومەتی ئەمریکی ملزەمە بۆی لە ئەفتە بەقی ئاسمانی ببینتە بەردەم یاسای دوو هاوڕێیان ینی ئەوەی لە ناو دۆسیەکەیدایە 327 لاپەڕە هیچ دەستگایە چڕاگادێن هیچ ئەوانەی کە ئینسان ئەگەم بۆیە ڕەخنە لە یەکەکی بگرم بەڕاستی دەچم کونیۆ منیە دێنمێت ئەگەر دەتوێت ڕەخنە لە دۆسیەی دادگایی ینی فێریشتان دەکەین هاوڕێیان ئەوانەی کە ڕەخنە دەگرم فێریشیان دەکەن ڕێگاشیان پێ بڕۆن دۆسیەکەی جوان بخینەوە کون و کەلەبەرەکانی ببین و ئەو جەوەرندە ڕەخنەی لێ بگرن 327 لاپەڕەیە پاشە ئەگەر بەڵگە لەبەردەست نەبی بەڵگەی مقنع نەبیتن چۆن ساڵ و نیوێک ئەو هەموو خەڵکە ئیش دەکە هەر ئەو کابرایە کە چاپێکەوتنی لە دەنجی ئەمریکا کردیە دوسێ جار هاتە ئەوروپای چوویتە کوردستان خەڵکی دیتیە زانیاری لێ وەگرێتین چاپێکەوتنی لەگەر کردینە ئێ کابرا دڵنیا نەبی 100% چۆ شتێکی وانەکە یعنی نەک 100% دڵنیا چکە لە دادگای هیچ شتێک دڵنیایی نییە ئینسان خۆی هەڵ نەخاڵەتێنی بەڵام ئەگەر بەڵگەی ڕوونی لەبەردەست نەبی کە براوە دەبی لە دادگایەکە چۆن دەستە شەڕێک کە بە دۆڕاو دابدرێت دوو بەڵگەکان ئەوەندە زۆرن پاشان هاوڕێیان ینی بڕۆن جێ لە دەنجی ئەمریکا بگرن کە کەناڵی فەرمی حکوومەتی ئەمریکایە کابرا لەوێن دەرلی دەپرسن بەڵگەکانتان لە چێ هینە حکوومەتی ئەمریکا پێداینە ببین ئەو جملەیە زۆر گرینگە حکوومەتی ئەمریکا پێداینە وەزارەتی بەرگری پێداینە وەزارەتی خەزێنەی ئەمریکا پێداینە ئەوە زۆر گرینگە هۆملاند پێداینە ئەوانەی کە نازان هۆملاند چیە با بچن لە گۆگل و گەڕنزان هۆملاند مانای چییە ئەوجە تێدەگەن هۆملاند لە ئەمریکای مانای چییە پاشان دێتن دەرێ لە کوردستانیش خەڵک بەمەیدایە خەڵکی سیاسی باڵا ئەمە زۆر جار هەر لە کەناڵی تەلەگرامەکەم لە پەیجەکانی دیکەم تەمەنە ئەو پەیجەم تازە وەرگرتەوە ماوەک بوو دامان خست بوو لە ترسی ڕیپۆرتی پێشتر 6 مانگ هەر بە یەک جاری نەمابوو دواتر وەرمان گرتەوە و کۆمەڵک ڕیپۆرتیان لەسەر یەکتر لێداین دووبارە دامان خستبەوە ینی شاردبوومانەوە نەک دامان خستە بوو لەوەی ڕیپۆرت کە لێ نەدرێت دەستمان نەڕا هەموو ئەرشیفی مەلێرەیە لە پەیجەکانی کەم شتەکانم بڵاو گرتەوە بڕۆن تەلیگرامەکەی ببینن هەمیشە پرسیاری ئەوەن ڕێمان لە بۆ پارتی و مەسعود بارزانیش دادنا بڕۆ بپرسە لەبەر چ نێچیروان بارزانی ناوی تێدانە برایەکانی ناویان تێدانە لەبەر چ فازڵ میرانی ناوی تێدانە ئەگەم زەینە دەبڕۆن لەوان بپرسن یان هەر ئەوانەش لێگەڕێکا کە بڕۆ لە کوڕەکەت بپرسە مەنسوور لێ مەنسوور ئەفەندی لۆ ناوی تێدانە ئەو دەمای تێدەگەی بە هەر حاڵ ناچمە ناو ئەو وردەکاریە بەگشتی هاوڕێیان ئەوەی کە لە ئەمریکا کرایە پێشتریش ئەو جملەیەم بەکارینە ئێستاش دووبارەی دەکەمەوە بڕواتانەوی دۆسیەی دادگایی سەدەیە دژی ئەو دەسەڵاتە چەتە کوردایەتی کە لە باشووری کوردستان 30 ساڵ زیاترە هەزارانی وەکومنی دەربەدەر کردی خەون دەبینی بستەوە وڵاتەکەی خۆی هەزارانی وەکو من لەو ئەوروپای
سەدان شەقی بەدەست ئەو دەسەڵاتەی خواردیە هەزارانی وەکو من لەو کوردستانەی ناوێری فزە بکە لە تشتی ئەو دەسەڵاتەی سەدان هەزار مامۆستا و موچەخۆری کوردستان چەند مانگە نیوموچە و موچیان لەژێر دەستی ئەو دەسەڵاتە چەتەی کوردایەتیە لێیان خواردینە هەمیان هینایە لە بانقەکانی ئەمریکا و ئەوروپا دایانایە ئەمە هاتینە ئەو دژیان دەبڕین جاتی بێ پشتگیری مامکە دێتن دەچێ بە قسەکانی پارتی و پاراستن باوەڕ دەکا دێ دۆسیێکی ئاوا گرین کە لە مێژووی حکومڕانی دەسەڵاتی چەتەکانی کوردایەتی لە هەر چوار پارچەی کوردستان بە هەموو حیزبەکانیانەوە بەقەدەر ئەو دۆسیەی ماندیان ناکە قوتیان دەگری قوت یعنی ئەو پارەی لە منوتیان دزیە هەر هەمیان لێ دەستینی هەر هەموو یعنی معقولە کچی یەکێک لەو بنەماڵەیەی تریلیۆنی هەبی تریلیۆن لە ئەمریکای ئێتژنانت نەبی بە فری لە خەتبی بێ قسەش بەمە بکری هەی مێشکت بینە و سەرە خۆت کاکە پاشان ئەمە ڕێگایەکی یاسایی و ئاساییمان گرتی تەبەر دۆسیەکمان دروست کردیە لە دایکمانە دادگای لە دادگا بردمانەوە بردمان و نەمان بردووە ڕێگایەکی مەدەنی و گرتیتمانە بەر بەڵام تو لە ئێستاوە مێ بیرەوەی بکەوە چۆن دەکرێت ئەو خەڵکانەی لە پشت ئەو دۆسیینە ئەو هەموو باگراوەندە ئیداریە لە دەسەڵاتی باڵای ئەمریکا ئەو هەموو باگراوەندە سیاسیە لە دەسەڵاتی باڵای ئەمریکا هەیبووبی بێتە ناو دۆسیە قسە نەکە بزانی دەدۆڕێنی یان پاشان تخوا عیب نییە ڕۆژنامە نووسبی نووسەربی تێگەیشتی بووی باسی خەڵکی گشتی ناکەم کە بەشێکیان هێشتا تێگەیشتنیانێ لە بۆ وەزعەکەی لەبەرەوەی ئەوەی کە ئێستا ڕوویدایە وەکو وتم دۆسیەی سەدەیە دژی ئەو دەسەڵاتە یەکەم جارە شتێکی بەرامبەریان بە قەومێتن کە هەم مەدەنی هەم یاسایی هەم جینایی دژیان بی و جگە لەوەش کەسی باڵای دەسەڵاتی سیاسی لە ئەمریکای دژیان ڕاوەستاویتن ئەوە ئاسان نییە خەڵکێکی ئاسایی بە ئاسانی هەزمی بکە جاران هەروە بوو کە دەستمان بە چاڵاکی کرد دژی ئەو دەسەڵاتەی ڕووبەڕۆ قسەمان پێدەگو سەدان کەس کاکە وەکووا دەبیتن یعنی ئەمن هەر لە بۆ خۆم نمونە لۆتان دەینمەوە وشەیەکی کۆنی شاعیرێکی بەناوبانجی کوردم پێش 73 ساڵ پێش ئەوڕۆ بەرامبەر بە دەسەڵاتدارانی کورد بەکاری هینەیە ئەمن دووبارەم کردەوە کابراهات بدەی و کاکە جنێو دەدەی مفتی پێنجوینی ڕۆشنبیرتە یا ڕۆشنبیرەکانی ئێستامان کە ئەوانەیە هەموو دەستی دوی دەسەڵاتن چیهانیان ڕۆشنبیرترن ئەمن چیمە لە ناو شعرەکانی شاعیری گەورەی گەلەکەمان مفتی پێنجوینی جوملەکەم دەرینەیە ملپان 73 ساڵ پێش ئێستا مفتی پێنجوینی بە دەسەڵاتی سیاسی کورد دەرێ ملپان کەچی کاکەماتی دەرێ جنێو دەدەی ئەنگۆ جنێو دەرن کاکە تۆ ڕۆشنبیرتر بوویان مفتی پێنجوینی نەبەبنوبە نەبەت و بەقەدەر ڕەبعی مفتی پێنجوینیمان پێ ناکرێت لە ڕێزمان و ئەدەبی زمانی کوردی جا هەمیشە مەبەستم لەو قسەیەتی هاوڕێیان شتی نوێ کە دێتە پێش لەبەرەوەی پێشتر سابقەی نەبووە ئاسایی خەڵکی ئاسایی تێنەگە بەڵام ئەوەی ئاسایی نییە ئەوەی کە خۆی پێ ڕۆشنبیرە ئەوەی کە خۆی پێ ڕۆژنامە نووسە نایبی لەوەی بکاتەوە کارێکی مەدەنی دەستی پێکرایە چۆن توانیان ئەو میکسە لە نێوان کۆمەڵە کەسی کورد و ئەمریکی ساڵ و نیوێ خەریکی بن دۆسیەکی یاسایی بدەنە دەسەڵاتی باڵاترین دەسەڵاتی دادگایی لە ئەمریکا کە دەسەڵاتی دادگای فیدرالیە بۆ دەتوانم بڵێم لە هەموو دنیاش هاوڕیان هەر ئەوە دەرئەنجامەکەی ئەوە نییە ئەو دۆسیە کۆتایی پێبێ بە براوە ئەوانە قڕیان بەسەر دەبی ینی ئەمنەوە توی هاوڵاتی ئەمن لە بەلجیکای دەژیمە تو لە وەر وڵاتەچکەی ئەوروپی بڕۆ کۆپیەکی لەو یا سزادانەیەوە گرە بڕۆ لە دادگای شکایەتیان لێ بکە لە وڵاتەکەی خۆت هەرچی بن بەڕێیان لۆ دەینێ سەر بەڕێ ئەوە دەبتە سەرەتایەک کە سەرەتای کۆتایی هاتنی ئیمپراتۆریەتی مادی ئەو دەسەڵاتەی بیت لۆ نای باسی ئەوەی بکەی لۆ دەی پاساو لە بۆ
ئەو دەسەڵاتە دیکتاتۆری دەین پاشان ینی وەرە ببینە چوونەشکا لە دزی فوزیەکانی گۆکرایە کۆمەڵە خەڵک بێکەوە کۆبوونێتەوە دەیانێ ئەو دەسەڵاتە ئیمپراتۆریەتیان نەمینێتین کە لە ڕووی دارایی دروستیان کردە سەرڕای ئەو هەموو تاوانە جیناییە لۆنای پشتگیری بکەیت لۆنای هەڵبەسەنجێنی برێ کۆمەڵی کورد لەگەر کۆمەڵێک ئەوروپی بەرامبەر بە گەورەترین زاشی کوردایەتی کە دە بنەماڵی بارزانانی ڕاوەستاینە لۆنای ئەوەی هەڵبسەنجێنی لۆنای ئەوەی هەڵبسەنجێنی کە خەڵکی کورد چۆن توانی دەستی بگاتە ناو فەزای باڵای سیاسی و قەزایی ئەمریکا. من لێرە هەر ئەوە کۆتایی پێدەینم دوو خاڵی تکە باز دەکەم ئەوە وەکو زانیاری وەرگرن یەکەچیان هەر بەڵگەشتا لۆ دادنێم ئەوەی تریش لە کاتە چکەدادێن چکە ئێستا گونجاو نییە ئەوڕان یەکێک لەوانەیە کە ناوی لە ناو دۆسێکەکەی هاتیە ناوی ئینتیفاس قەمبەرە ئینتیفاس قەمبەر عەرەبێکە پێشتر لەگەر ئەحمەد سەلەبیدا بووە هەتا ئەحمەد سەلەبی مابوو پیاوی ئەو بوو ئێستا بوویتە پیاوی بنەماڵەی بارزانی بڕۆ سەری تویتەرەکەی بکەن وەکو کادیرێکی پاراستن وایە یعنی ئەو کابرایە لە ناو دۆسیەکەی ناوی بۆ شێوازە هاتیە لە هەموو دنیا ڕێکخراوی مەدەنی ڕێکخراوی خێرخوازی پارە لە بۆ ناوچەی لێ قەوماڵ دێنیت ئەو کابرایە لە کوردستان و پارەی لۆ چووە ئێستا خاوەنی 100 ملیۆنە و یەک دنیا ڕێکخراویە جا لە ناو دۆسیەکەی تاوان لە ئەمریکای هاوڕێیان وایە هەر کەسێک سکاڵایەشی دیش بکرێ پۆستی فەرمی هەیە لۆی دەستە ماڵەوە پێی دەرێ ئەوە پۆستەکەتە فرانکە ڕۆژ وەرە ئامادە بەیان پارێزەرەکەت بنێرە ئینتیفاس قەمبەر لەبۆی چووە لەگەڵ ڕووبار سندی هەردووچیان ئامادە نەبوونە جواب دەنەوە ئینتیفاس قەمبەر نووسیتی تکە لە کۆبوونەوەم هەر شتێک دادەنێن دواتر وەڵام دەدەمەوە تاوان دووجار لۆیان چوو هەردوو جار لەوێن دەرێ مەبەستم چیە لەو خاڵەی بڕۆن زانیاری ڕستمی لە ناو وێبسایتی دادگای باڵای ئەمریکا دەربینن لە کۆمێندا پاشان هاوڕێیان ئەگەر دۆسیەکە ئاوا گرنگ نەبایە خێرە مەسروور بارزانی چۆ کۆمپانیایەکی زەبەلاح گرتیتی 2750 پارێزەری لە بۆ خۆی گرتیە هەر مەرعەبایەکی ئەو کۆمپانیایە بەس سڵاوەکی وان یەک سڵاویان ملیۆن دۆلارە لەبەر چ لەبەرەوەی دەزانێت قوڕی بەسەری بووە پاشان یەک نکتەی تێدا نۆ دەجێڕمەوە کەوە لە ئێستا کاتی نییە بڵاوی بکەینەوە زانیاری ورد و دەقیق دوێنێ سەعادەی بەیانی مەسروور بارزانی کۆبوونەوەی هەبووە لە بینای پارێزەرەکانیان ئەو کابرایە کە پۆز دەبە لە بۆیان چۆ لەبەر دەرگای ڕاوەستایە چاوە زانیتی لێوێندەرە زا مەسروور بارزانی بزانە ئەو کوزانرا چویە لێوێندە سەعادەی بەیانی کۆبوونەوە تەیە کۆ کابرایە چۆوێندەر کابرا چی تێوێندەر تەبان لە ئەوڕۆپایان دەگیاسە و ڕێسایەت ناتوانین بیشتێنی سکوریتێکە پێی گوتێت چ دەکەی لێرە وتی کابراایەک دێت ئێرە بە پێی یاسا و ڕێساکانی ئەمریکا و مافەمێەوە پۆستی دەدەمێ ئەوانی زۆر بە گرنجاوە نەگەی شتی ڕۆتینی لە ئەمریکای ماوەشی پێ چووە کابراایەک بە زلی کوردی هاتیە لەسە ناوەکەش دەزانین بە زارێ باسی ناکەی ینی بە ڕوخساری بە کوردان چووە چۆ لەوێندەر سکوێریتەکانی ئاگادار کە تۆ نابێ و کابرایە لێرە بی هەڕەشەیە لە بۆ سەر مەسروور بارزانی ئیتر پۆلیسیانی نایە کابرایان دوور خستەوە کابرا هاتی لەبەر دەرگای ڕاوەستایە ئەو دەما هیچیان پێ ناکرێت مافی خۆیتی هەتا دەوری سەعات 45 دقا 45 دقا تاخیر بوو لە ترسی ئەو کابرایی بەس دۆی پۆستەکەی نەداتە دەستی لەوێن دەربووە جا هاوڕێیان یعنی هەندێک شتەیە گرنگە ئینسان تێگەیشتنی هەبی خوێندنەوەی لۆ هەبی کەکە ڕەخنە دەگری وەڵا پێم خۆشە ڕەخنە بگری ڕەخنەکەت واقعی بیت وەڵا ئەو دەمە زمانم ناسوڕێ بەڵام ئیتر چ دەکەی ڕەخنەکان ناواقعیە بۆیە مەبەستم بوو لێرە ئەو کورتەیە باس بکەم گرنگی ئەو دۆسیەی هێندە گرینگە بەقەدەر هەموو عیزبە کوردستانیەکانی هەر چوار پارچەی کوردستان نەیانتوانیەوە ئەو شەڕە یاساییە مەدەنیەی لەگەر بنەماڵی بارزانی بکەن کەچی کۆمەڵە کورد
توانیتیان دەسەڵاتی باڵای ئەمریکا کەسانی باڵا دەسەڵاتی سیاسی ئەمریکا بێنەگەر خۆیان بەیەکەوە دژیان ڕابوەست دەبی پارتی یەکێتی لەوە تێبگا چۆن کرا ئەو شێوازە و هەموو ئەو پارە پولەی سەرفی دەکەن ناتوانن کۆمەڵە خەڵک ڕابگرن هەرچەندە ئەزیەتیان بدەین پەیوەندیەکانیان فراوانتر دەبیت دەستە شوێنی بەرزتر دائیمان ڕێگای نوێتر بەکاردێن ئەمە بەشی یەکەم بوو کەم مەبەستم بوو باسی بکەم هەرچەندە داوای لێبوردن دەکەم زۆر دوور و درێژشم کردەوە نیازم وانە بوو ئەوەندە درێژ بیتن بەڵامی تر باشی دووەم هاوڕێیان ئەوە نزیکەی 3 ساڵە کۆمەڵێک برادەر و بەشەکی لە کوردستان بەس بە تایبەت ئەو برادەرە نزیکانەی خۆمان کە ئاگامان لێە بەڕاستی بەدەست کۆمەڵێک چەتەی دەستی دووی بنەماڵەی بارزانی لە ڕووی ئەلکترۆنیەوە کەس ئەمەی ئەوەندەماندی نەکردی یعنی وەک یاری تۆمجێریمان لەگەر دەکەن ئێمە شەمان یاریمان لەگەر دەکردنەوە ئەوڕۆپەی جیهاندا دەخست بینی پەیزشکمان دەکردەوە دوی کەمان دەکرد و 3 کەمان دەکردەوە جا بە درێژایی ئەو 2 ساڵ و نیوەی زۆر پەیج و ئەکاونتیان پێداخستین ئەکاونتەکەمە بوو ئیمنی شخصی نزیکەی لە ساڵی 2011 هەمە زۆربەی ئەرشیفم لەوێن دەردایە هەردایان خستبوو نەماوە ساڵێک بوو ئیتر ڕێگایەکی یاساییمان دۆزیتەوە بە پێی یاسا و ڕێساکان هەمومان هیناوە ینی لە 2 ساڵ و 3 ساڵی ڕابردوو هەتاکو ئێستا چەندیان پێداخست بووین ئەوان بە جوملە دایان دەخست ئەمە بە مفرەد دایان دەخست ئەمە بە جوملە هینامانەوە جا ئەوە سەرکەوتنێکی یەکجار گەورەیە بەرامبەر بۆ دەسەڵاتەی لە ڕووی ئەلکترۆنیەوە ئەو هەموو پارە پولە دزراوی ئەو کاکەیە کە ئێستا قسەبان پێدەرێت لە کۆبێت پارەی ئەو کابرایە دەچی دەخاتە ناو قورجی کابرایەکی عەرەبی هاکەر لە هەولێری های لایف دەژیتر لەسەر حیسابی سەپۆرتی تیلۆ بنەماڵە دز و جەردانە داهات جومی سەرەمای دەکرد لە ڕووی ئەلکترۆنیە سەدان معاشی ئەو کاکەی کە جوێنمان پێدەدا ئەو دادەیە کە بەناوی فەیکەوە یان ئەو دەستە دوانەی دەسەڵات کە ماسچیان بەستایە دێن شەڕی لابەلامان توش دەکەن شەڕی دەرونیمان توش دەکەن شەڕی جەستەییمان توش دەکەن کەچی لە بندەسەڵات هەموو پارەی وەردەگرن دێتن خزمەت بەو دەسەڵاتی دەکە بەڵام ئەمە چ دەکەین بە یەک شەوی هەمووی دەینینەوە ئیترەوە ڕێگایەکی زۆر یاسایی بگرتمانە بەر و هەروەها لێرەشەوە داوا لە هەموو کەناڵێک هەموو پەیزەک هەموو دەستگایەکی ڕاگەیاندن دەکەم ئاگاداری ئێمە بکاتەوە چەند ڕیپۆرتت لێدرایە چەند پەیجت داخرایە 2-3 زۆر گرینگە لینکی پەیجە کۆنەکەت کە ڕۆیشتیە و ئەو ئیمێڵەی هەموو کۆپیڕایتەکانی نووچوە هەمومان لۆ بنێرە بە فایلەک ئەمە دەتوانانی ئیشی لەسەر بکەیت لە بۆتە بۆی من زیاتر درێژی ناکەمەوە کاتێکی خۆش ماڵ ئاوە